كاتێ دەڵێن ئەمە حەقێکە خوا پێداوین ئەمە هیچ معنای نییە لە ناو دنیای مۆدێرنە حەقێکە خوا پێداوین ئەمە هیچ ناگەیەنێ چونکە ئەمە ئەسڵەن هین نییە تۆ دەبێت بە پرۆسەی دروستکردنا بڕۆی ئەو حەقەیکە پێت دەدرێ و شیاوی ئەوە دەبی بە دەوڵەت دەبێ ئەو مەکینەیە خوای ئەم سەردەمە ئەو مەکینەیە کە دەبێت خەڵکەکە پیا بڕوا لەو سەرەوە بە دروستکراوی بێتە دەرێ و دروست بکرێتەوە سێری خەریتە گیان بکەیت لە شێتخانە دەچێت ئەڵێ منداڵێک ئاوا بە هین کێشاوێت یا لە خۆیەوە هیچ مەنتیقێکی تیان نیە خەڵکێکی هەیە خەڵکێکی زۆر کەمەکراوە بە دەوڵەت خەڵکێکی زۆری ژەیە جارێ هەر مانەوەی کردووەکەوەی کە دەوڵەتی نییە بە 40 ملیۆنەوە کە گەورەترین دەوڵەت حساب دەکرێت گەورەترین نەتەوە على ئاساس کە دەوڵەتی نییە ئەمە خۆی چی ڕەت دەکاتەوە هەر خۆی ئەوە نیشان دەدا کە ئەمە مەنتیقیتیان نییە کوێتێکیش کە بەقەدەر لەگەڵ هەڵەبجام قەزا بووە کوێت دەبێتە دەوڵەت